لە کۆتاییدا لێکتێگەشتن لە نێوان حکوومەت و ئۆپۆزیسیۆنی سووریا بەدیهات هەردوو لە دانوستانەکانی ئەستانەیان بەسەرکەوتوو لە قەڵەمدا هەرچەندە لە ئەستانەش هیچ بڕیارێکی یەکلاکەرەوە بۆ چارەسەرکردنی قەیرانی سووریا نەدرا. دانوستانەکە بەڕاگەیاندراوێک لەلایەن رووسیا و ئێران و تورکیاوە کە نووسرابوو کۆتایی هاتوو لەلایەن وەزیری دەرەوەی کازاخستانەوە خوێندرایەوە کە چەند خاڵێک لەخۆ دەگرێت. یەکەم، هەموو لایەنەکان جەخت لەسەر سەروەری سووریا دەکەنەوە وەک وڵاتێکی فرەپێک هاتە و دیموکرات. دووەم، بەردەوامیدان بە ئاگربەست و کەمکردنەوەی توند و توژەکان و گەیاندنی هاوکاریە مرۆییەکان. سێیەم، دانانی میکانیزمێک لەلایەن رووسیا و تورکیا و ئێرانەوە بۆ چاودێرەکردنی ئاگربەست. چوارەم، دانوستانەکانی ئەستانە زەمینە خۆشکەرە بۆ دانوستانەکانی جنێڤ. پێنجەم، پشتیوانیکردن لە ئامادەبوونی گروپە چەکدارەکان بۆ دانوستانەکانی جنێڤ کە بڕیارە لە 8 مانگی داهاتوو بەڕێوە بچێت. شەشەم، داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کراوە پشتیوانی لە بڕیاری 2254 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بکات کە تیایدا جەخت دەکاتەوە لە پێکهێنانی حکوومەتی کاتی و ئەنجامدانی هەڵبژاردن لەژێر چاودێری نەتەوەیە گرتووەکان. دوای بڵاوبوونەوەی ڕاگەیاندراوی کۆتایی دانوستانەکانی ئەستانە هەریەکە لە ئۆپۆزیسیۆن و حکوومەت بۆچوونی خۆیان لەسەر ناوەڕۆکی دانوستانەکان ڕاگەیاند و بەسەرکەوت و وەسفیان کردن. بەشار جەعفەری سەرۆکی شاندی حکوومەتی سووریا ڕاگەیاند دانوستانەکان سەرکەوتوو بوون. داواشی لەو لایەنانە کرد کە ئامادە نەبوون بۆ لە ناوبردنی چیرۆر و ئاوادانکردنەوەی سووریا بەشداری لە ئاگربەزدا بکەن. بەشار جەعفەری ئاماژەی بەوەش کرد هێرشکردنە سەر ناوچەی وادی بەردین بەردەوام دەبێت تا کێشەی دابینکردنی ئاو بۆ دیمەشقی پایتەخت کۆتایی دێت. ئۆپۆزیسیۆنی سووریاش لەسەر زمانی محەممەد عەلووش سەرۆکی شاندەکەەوە ئاماژەی بەوە کرد پێشنیازێکیان پێشکەشی رووسیا کردووە بۆ ڕاگەیاندنی ئاگربەستی سەرتاسەری لە سووریادا و بڕیارە لە ماوەی هەفتەیەکدا مۆسکۆ وەڵامیان بداتەوە. محەممەد عەلووش وتیشی تێبینیان لەسەر ڕۆڵی ئێران هەیە و داوایان لە ئێران کردووە وەک لایەنێکی چارەسەرکەر ڕۆڵ ببینێت. ئەوەی لە دانوستانەکانی ئەستانەدا جیاواز دەردەکەوت ڕۆڵی مۆسکۆ بوو کە ئەو وڵاتە بە درێژایی قەیرانی سووریا پشتیوانی لە حکوومەتی سووریا کردووە. بەڵام لە ماوەی 2 ڕۆژی دانوستانەکانی ئەستانەدا وەک بێلایەن دەرکەوت و جەختی کردەوە هەر لایەنێک بە ئاگربەستەوە پابەند نەبێت سزا دەدرێت. پێشتر ستیڤان دیمەستۆرا سەرۆکی شاندی نەتەوەیە گرتووەکان لە دانوستانەکانی ئاسانەدا داوای کردبوو ئەو دانوستانانە جێگای دانوستانەکانی جنێڤ نەگرنەوە کە بڕیارە لە 8 شوبات بەڕێوە بچن. بە هەمان شێوەی داواکەی دیمەستۆرا سەرجەم پرسەکان بۆ دانوستانەکانی جنێڤ دواخران تەنیا ئاگربەز نەبێت کە لەلایەن مۆسکۆ و ئەنقەرە و تارانەوە چاودێری دەکرێت.